لە پەرتوخانەی ڕۆسان گۆڕەکمان بۆی کرد بەقەنیەتێکی کوزەران و تێڕەبوزێکی لەڕێزی یەکەم نایە شارەزای کوردی هەولێرە سوودێکی زۆری دا یەکێتی نووسەرانی کورلقی هەولێر کۆڕێکی بۆ حەمەفەریق حەسەن ڕێکخست. لە کۆڕەکە نووسەر باسی لە دوایین بەرهەمی چاپکراوی خۆی کرد بە ناوی چێڕوناکبیرە کە بە یەکێک لە نوێترین کتێبە کوردیەکان دادەنرێ. وتیشی ئەم بەرهەمە یەکەم جارە لە شاری هەولێر ناساندن و بڵاوکردنەوەی بۆ دەکرێت بە ئامانجی ئەوەی نووسەرانی ئەو شارە سوود لە کتێبەکە وەربگرن. چێڕوناکبیرە کتێبێکە کەمتر لەسەری قسە کراوە بە زمانی کوردی. یەکەم جار لە هەفتەی پێشوو لە سلێمانی بڵاوم کردوتەوە، ئێستا ناومە بۆ پایتەخت بۆ هەولێر. کتێبەکە باسی بەگشتی باسی ڕووناکبیرێکە، ڕۆڵی ڕووناکبیر لە کێیەکەوە دەرکەوتووە و کێ یەکەم دەستپێشخەری کردووە و وەتە نمونە بۆ ڕووناکبیر تاڵبەتە لە ئەوروپاوەیە. ئەمجا باسی ئیشی ڕووناکبیر چییە؟ بەکێ ئەڵێن ڕووناکبیر بە هەموو کەسێ ناوترە ڕووناکبیر. ئەوە مەرجەکانی ڕووناکبیر چییە لە ئەوروپا بڵێن ستانداردەکە، چونکە لای ئەوانەوە یەکەم جار ڕووناکبیری کەوتۆتە سەر پێخۆی و دەوری گرنگی بینیەوە، زۆر گرنگ لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسیە. خوێنەوار ئەوە بۆ یەقرا وە یەکتوب دوای داهێنانی ڕادیۆی ترانسیستەر